بنسبة حكمي قرباني كردنەوە زانایانی ئیسلام لەسەر حکومەکەی جیاوازن. کۆمەڵێک لە زانایانی ئیسلام ئەفەرمن سنەتێکی مؤکدەیە و ئەمەش قولی زۆربەی زانایان واتە جمهوری زانایان ڕەیان وایە کە سنەتە واتە کردنی واجب نییە، حتم نییە، سنەتە، بەڵام سنەتێکی زۆر جەخت لەسەر کراو. دیارە لە بەرامبەریشە طبعا ئەمە قولی جمهورە، بەڵام حەنەفیەکان و ڕیوایەتێکیش لە ئیمامی ئەحمەدەوە هاتووە کەوا ئەڵێن واجبە، واتە پێویستە مسلمان ئەگەر ئیمکانیاتی هەبێ و توانای هەبێ پێویستە لەسەری کەوا قوربانی بکە. بەعام ئەوەی کە وەکو بڵێ جمهوری عولەما لەسەرین ئەوەیە کە قوربانیکردن سنەتێکی جەخت لەسەر کراوە. حتى ئەوانشی کە ئەفەرمن سنەتە تأكيد دەکەن ئەگەر ئینسان ئیمکانیاتی هەبی توانای هەبێ حەقە هیچ نەبێ ساڵانە قوربانیەک بکا بۆ خۆی و ماڵ و مناڵەکەی، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قەت تەرکی نەکردووە. مو لە جەستەکردنەوە ینی نۆگرتن لە کاتێکا کە تۆ نیەتی قوربانیت هەیە لەو ماوەیە، لە حەدیثی لەسەر هاتووە لە حەدیثەکە ئیمامی مسلم کە ئومی سەلەمە ئیگەڕێتەوە بۆمان، أفرمي في غمر صلى الله عليه وسلم فرمي إذا دخل العشر وعنده يعني أجل كسيك هيبو أضحية ويسي أضحية بك يريد أن يضحي قرباني بك فلا يأخذن شعرا ولا يقلمن ظفرا. إمام مسلم أي جريته وروايتك يتريش من بيشو باسكرو بچن روايتك كاتو بچن لفظك يعني هاسي قول مانع. قولي حنابلة كان الله حرامة، وقولي حنفي كان شافعي كان كألين مكروهة، وقولي سي مش كقولي مالكي حنفي كان كألي اعتيادية وهيك لسرني يعني مباحة تواني إنسان لا توكي جاني بقري ولا نينوكي بقري. أمسي قول مان هي طبعا أمان بويا وألين أمي قولي سيم بلغان ويا كابرا حاجينية وهيك يعني هيك لسر حرام نية وخواي تعالى هيك حرام نكلو لسري ويا أو حديثش كأم سلمة أفرمي أو بو كسيك برو أبو حج إحرامي بس به أوان واليكي أدنوا والله أعلم. دارا كاتي سربريني قرباني زانيان بعام يعني بعام همو زانياني إسلام متفق لسر أوي كوا لدواي خوردرچوني روجي ججني قربانه ودسي فيها لدواي خور هالهاتني روجي ججني قربانه دسي فيها همو زانان متفقن كي كم كاتي سربريني قرباني لو كاتو دسي فيها هنيك يعني الله بيش نوجي ججنيش أبي هنيك يعني الله إلا أبي دواي نوجي ججن وأمر رئيش بقوة دواي نوجي ججن دس فيها كوتا كاتكي حتى كي قربانيك أكري تاچی کاتێک ئەکرێ کۆتاکاتی قوربانی حتا ڕۆژی چوارەمی جەژن یعنی ڕۆژی جەژنی قوربان وسێ ڕۆژەکەی دوای ئەوە حتا مەغریبەکەی ئەمە ڕەئی شافعیەکانە و ڕەئی زۆرینەی عولەمای ئیسلامیشە یعنی بە شەو بە ڕۆژ قوربانیەکە ئەکرێ بەڵام بە ڕۆژ باشترە و قوربانیکردنی ڕۆژی یەکەمیش بەری دەڕۆژەکەی یەکەمی ذیلحیجە ئەکەوێ ئەوە باشترە ڕۆژی یەکەم باشترە لە ڕۆژی دووهەم و لە ڕۆژی سێم و لە ڕۆژی چوارەم و ڕۆژ باشتریشە لە شەو بەڵام لە هەموو ئەو حاڵەتانەشە دروستە قوربانی ئەنجام بدرێ نیەتی قوربانیەکە ئایا یعنی نیەتی لەکەیەوە بۆی هەیە نیەتی لێبێنێ ئەتوانێ هەر لە قوربانی ساڵی پێشۆ نیەتی لێبێنێ لە دوای قوربانی ساڵی پێشۆ نیەتی وابێکە ساڵی داهاتووەم قوربانیەکە خۆی بۆ ئامادە بکە پارەی بۆ کۆ بکاتەوە ئەتوانێ ئەیشتوانی هەر لە ڕۆژانی جەژنە نیەتەکە بێنی یعنی نیەتەکە هیچ تەئسیر ناکات لە هەر کاتێکا بێنی مهم ئەوەیە لەو چوار ڕۆژەیە لە کاتێک لە کاتەکانە بگەی پیا و قوربانیەکەت ئەنجام بدەیت دروستە نیەتەکە چی بڵێ طبعا نیەتەکە لە دڵەوە قەناعەتت وایە کە تۆ قوربانیەکەی و بەدەمیش ئەڵێی وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی کاتێک قوربانی سەر بڕێ و فەرمێتی بسم الله والله أكبر اللهم هذا منك ولك هذا عني وعن أهل بيتي وكي تريش فرميتي بو أمتكم يعني عن أمتي أما دعاءك أجل إنسان بلي وجهت وجهي للذي فطر السماوات والأرض حنيفا مسلما وما أنا من المشركين هر أوج دعاء شجوانا اللهم تقبل منا كما تقبلته من محمد نبيك ومن إبراهيم عليهما السلام أوش أتواني بلي المهم يعني قسە کردنەکە زۆر گرنگ نییە بەڵام ئەگەر بکرێ بڵێ خوایە ئەم قوربانیە بۆ تۆ ئەەکەم
يعني قوربانەکە لەبەر خاتری تۆکەم و بۆ تۆ ئەیکەم لە من و لە ئەهل بەیتەکەم وەری بگرە لە من و لە کەس و کارەکەم وەری بگرە هەر ئەم لەفزە بیڵێ لە کاتی سەربڕینەکە ئەگەر خۆت سەری ببڕی یان وەکو ئەگەر کەسێکی تر سەری ببڕێ بە وەکالەت بەڵام خۆت وەستاوی چاکترە و باشترە. قوربانیکردن بە قارز دروستە زانایانمان فتوایان داوا کە دروستە ئینسان بۆ قوربانی قەرز بکە بەڵام بەو مەرجە زەمانەتێکی هەبێ کە بیداتەوە بۆ نمونە موچەیەکی لە سەری مانگایداتەوە بۆ نمونە پارەیەکی ها لە ئیشێکا و ئەوانە زەمانە کە بیداتەوە و تویانە دروستە. ئایا قوربانی بکە باشە یعنی پارەیەکی داناوە پارەکە بیداتە حەق قەرزەکە باشە یان بیکا بە قوربانی باشە؟ طبعا زانایانمان بەعام و تویانە قەرزەکە باتەوە چونکە دانەوەی قەرزەکە فەرزە بەس قوربانیەکە سونەتە بۆیە ئەوە باشترە. بەڵام ئەگەر زانی ئەتوانێت یعنی قەرزەکە ماوەیەکی ماوە قەرزەکە ماوەیەکی ماوە لەو ماوەیە ئەمە ئەتوانێت پارە کۆ بکاتەوە بیداتەوە ئینشاءالله چیتیانە ئەتوانێت قوربانیەکە بکە و دوای پارەی تر کۆ بکاتەوە بۆ قەرزەکە مادام مدەکەی ماوە. بەس ئەگەر مدەکەی هاتبێتە پێشەوە مدەی دانەوەی قەرزەکە هاتبێتە پێشەوە بەڕاستی قەرزەکە ئەو لاترە بیدەیتەوە نە قوربانی حتا تەنانەت حەجیش حتا تەنانەت زۆرینەی عیبادەتەکان کە بە پارە ئەنجامەدرێ ئینسان باش وایە قەرز بداتەوە نەک بڕوا بۆ عومرە نەک بڕوا بۆ حەج قەرزەکە ئەو لاترە بیدەیتەوە. ئەگەر پارەیەکی هەبێ زەمان بێ بزانێت دێتەوە مەسەن دانراوە ئەو پارەیە بۆ نمونە مانگی ئەوەنە ئەگاتە دەست ئەگەر تەکید بێت ئەگاتە دەستی و هیچ کێشەیەکی نییە و قەرزەکەش مەجالێدا خاوەن قەرزەکە ئەتوانێت پرس بە خاوەن قەرزەکە بکە ئەگەر کاتی هاتبێ ئەگەر کاتیشی نهاتب لە مدەیەکی مابێ هیچ مشکلەیەکی نییە مادام ئەزانێ لەو مدەیە پارە کاتە دەستی و ئەتوانێت قەرزەکە باتەوە ئەو کاتە توانێت قوربانیەکە بکە و هیچ کێشەیەک لە قوربانیەکە نابێ. بەڵام ئەگەر کاتی دانەوەی قەرزەکە هاتبێتە پێشەوە کابرای ئەبوو قەرز ئەوەی خاوەن قەرزەکە چاوەڕوانت ناکات تۆش زەمانێک نییە بڵێ دوای ئەوە بدەیتەوە بەڕاستی قەرزەکە بیتەوە باشترە. ئینسان پارەیەکی داناوە بە قوربانی ئایا باش وایە بیکەیتە خێر یان وەکو قوربانی پێ بکەی؟ باش وایە بیکەیتە خێر یا قوربانی پێ بکەی؟ دیارە زانایان لەسەر ئەمە قسەیان زۆرە باسییان زۆر کردووە لەم بارەیەوە. زۆرینەی عولەمای ئیسلام ئەڵێن قوربانی باشترە چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قوربانی کردووە سەحابە قوربانیان کردووە ئەگەر بیان زانایە پارە باشترە بیکەیتە خێر ئەو کاتە قوربانیەکەیان ناکرد و پارەکەیان نەکرد بە خێر. ئەمجا قوربانیکردن لە ڕاستیە سنەتێکی گەورەی ئیسلامە سنەتی پێغەمبەرانی پێشی پێغەمبەری خۆشمانە صلی الله عليه وسلم پێغەمبەر ئیبراهیم و پێغەمبەر ئیسماعیل و پاشان سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زیندوکردنەوەی ئەو سنەتە زۆر گرنگە. ئینسان لە کاتی ترە ئەتوانێت سەدەقات بکات ئەتوانێت خێر بکات ئەتوانێت زەکات بدە بەڵام پارەی قوربانەکە بدەی بەوە بەڕاستی ئەو قەولێک هەیە طبعا هەندێک لە عولەما و تویانە بەڵام قەولەکە قەولێکی بەقەوت نییە قەولێکی ضعیفە ئەوە بەقەوەتە کەوا ئەو ڕەیە بەقەوەتە کەوا تۆ قوربانیەکە بکەی و لە کاتی ترا خێری تر بکەی. قوربانیکردنیش خوای تەعالا لەبارەیەوە ئەفەرمێ ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب سورة حج آياتي 32. يعني بەڕاستی زیندوکردنەوەی شعائر و دروشمەکانی خوای پەروەردگار کە قوربانیەکێکە لە دروشمە هەرە گەورەکان بەڕاستی بەڵگەی تەقوای دڵی ئینسانەکانە بەڵگەی ئەوەیە کە کابرا دڵی پڕ لە تەقوایە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی قوربانی کردووە پارەکەی نەکردوتە سەدەقە و خوای تعالاش لە قورئان ئەفەرمێ لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا سورة أحزاب آياتي 21. قوربانیەکە ئەو لاترە لە کاتی خۆیان چونکە قوربانی کاتێکی دیاریکراوێ لە 4 ڕۆژە ئەنجامەدرێت لە ساڵە بەس سەدەقە تۆ ئەتوانی لە ماوەی ئەو 360 ڕۆژەی ترە سەدەقە بکەیت ئیتر بۆ ئیلا لەو کاتە پارەی ئەو قوربانی بکەی بە یعنی بکەی بە سەدەقە ئیلا حاڵاتی تایبەت هەیە حاڵاتی هەندێک حاڵاتی تایبەت هەیە لەوانەیە فەرق بکە. بۆ نمونە کەسێک ئەگەر ماڵ و مناڵەکەی لە حاڵەتێکی برسی و حاڵەتێکی تەنگیا بوون ولو لا شو وعدي قرباني دابو اي والله لم حالتت تو مالو منالكت لو تنغانا دركي باشتر لو قرباني بك او حالتك تايبته انسان اتواني لو كاتا فتوا ور بغير لزانايكي زانايكي شارزاوه ك لو بوارانا شارزاي هبي لواقعش بزاني فتوا اللي ور بغير لحالت تايبتيه بلان بعام وبقشتي قرباني كردن لو باشتر تو بارك بك بخير.